لا پرۆگرامی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت. من دیلمان عەبدولخالق پارێزەر و دەرسووی بەشی یاسام. هەروەک دەڵێن جددیبوون دەستپێکی سەرکەوتنە. ئیمڕۆ لەگەڵ چەند هەڤاڵێکی ئەزیز و خۆشەویست چەند گەنجێکی پڕتوانە و خودانشیان و فڕوزە کەڵوکۆی چەند پرسێکی پەیوەندیدار بە گەنج و جددیات دەکەین. هەروەکو دەڵێن سەردەمی ئێستا سەردەمی ناجددیات و ڕووکەشیە. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆماندا فیشک دەخەینە سەرەوەی کە گەنجانی ئێستا تا چەند جددین لە بەدیهێنانی ئامانجەکانیان لە کاروبارەکانیان و لە ژیانی ڕۆژانەیاندا. لەگەڵمانە بن گفتوگۆیەکی پڕپێس لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ ئەزیز و خۆشەویست ئەنجامەدەین. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت. من جەمیل زکریم پسپۆڕی وانەی کیمیا. زۆر بەخێر بێن بۆ سۆرانی سەرکەش لانەی پێگەیاندنی گەنجی جددی و گەنجی سربەخۆ. تەوەری ئەمڕۆمان گەنج و جددیاتە، بۆیە لەگەڵ کۆمەڵێک مامۆستا و کۆمەڵێک کەسی ئەکادمی ئەو تەوەرە باز دەکەین کە گەنج تا چ ئاستێک جددیە و تا چ ئاستێک جددی نییە لە ناو کۆمەلگای ئێمەدا. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ. من ناوم بەفرینە، پسپۆڕی زمانی ئینگلیزیم، دانیشتووی شاری سۆرانم. هەر لە هەولێرەوە تاوەکو سۆران بە خێراتنەکی گەرمتان دەکەم. زۆر بەخێر بن. هیوادارم ئەمڕۆ لەگەڵ هاوڕێ دۆستانم بتوانین گفتوگۆیەکی جوان بکەین دەربارەی ئەو بەرنامە و ئەو بابەتی هەڵبژێتراوە کە ئەویش گەنج و جددیاتە. و لێرەشەوە پەیامم بۆ سەرجەم قوتابیانی خۆشەویستم لە قوتابخانەکەی خۆم و سەرجەم قوتابخانەکانی کوردستان ئەوەیە بە تایبەتی پۆلی دوازدەکان کە جددی بن، بەرە و ئامانج هەنگاو بنێن، ئامانجەکەی خۆیان بنووسنەوە و ئیشی لەسەر بکەم بۆ ئەوی پێ بگەن. قوتابیانی خۆم خۆش دەوێت، هیوادارم سەرکەوتو بن. لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە سڵاوتان لێبێت. من هیڤی عومەرم، مامۆستام. لە سەردەمی ئێستادا پێمان وایەکەوە گەنج نابێت جددی بێت، بەڵام پێویستە بزانین هاوسەنگی خۆمان چۆن ڕادەگرین لە نێوان جددیات و ڕووکەشیدا. دووبارە بەخێر بێنەوە هەڤاڵان، باشن، سەلامەتن؟ زۆر سپاس. شکارەکان کۆڕوات؟ الحەمدوللا باشە. زۆر باشین دڵمەکان. زۆر سپاس. لە ڕاپەڕاندنی ئیش و کارەکانتان؟ بەڵێ بەتەئەکید باش. زۆر باشە. ڕاستی من زۆر خۆم بە خۆشحاڵە زانم ئەوڕۆ باسی بابەتەشی زۆر گرنگەکەین کە تا حەدێک ئێستا لە ناو گەنجان وردە هەسەکەم پەراوێزە خرێت بەڕاستی. جا زۆر خۆشحاڵم بەڕاستی کە ئەوڕۆ لەگەڵم بۆ باسی ئەو بابەتەی ئەەکەین، چونکە کورد گۆتەنی لە ناو کۆمەلگایمە شتێک هەیە زۆر بەکاردێت، کوڕە گوێی مێرە گەنجیت هێشتا گەنجی گوێی مێرە کاتە زۆرە کە گوتت گوێی مێرە تەواوی مۆزوعەکە هەموو چی لە ئاو بەڕاستی. جا من لە بەفرین خانەوە دەست پێکەم. بەفرین خان، جددیات لای تو چیە گەیەنێت؟ چکە وەک ڕوونە بەڕاستی مەسەلەن ڕەنگە لە من بپرسێت لای من جددیات شتێک بێت، یعنی هەر یەکە و دیرگایەکی ئایدیایەکی جیاوازم هەیە، بەڵام لای تو جددیات چیە گەیەنە؟ دەستەکان خۆش بەجانە. بەڕاستی جددیات لە لای من ئەگەر نازانم مەبەست لە گەنجە بەتەنها یان بە شێوەیەکی گشتی. ئەگەر بە شێوەیەکی گشتی سیر بکەین لە لای من جددی بوون یاخۆ جددیات بوونی بەرنامە و پلانێکی تۆکمەیە لە ژیانی مرۆڤدا، واتە ژیانێک کە بە حەڕەمەکی نەڕوە، پلانێکی هەبێ بە پێی پلان بڕوات. ئەوە لە لای من جددی بوونە بە دەرەجەیەک. جگەرەوەش بە خۆداچوونەوە و سێرکردنەوەی ئەو ڕفتار و خوانەی کە ئێمە خۆمان پێوە گرتووە. ئەگەر یان پابند بوونە بەو ئەرک و بەرپرسیارەتانەی کەوا لە ژیانی ڕۆژانە خرێتە سەرشانمان. گرنگە ینی مرۆڤ پابند بێ بەو ئەرکەی کەوا خراوەتە سەرشانی، ئەگەر ئەرکەکەی خۆی بە جوانی ڕاپەڕان دەوا بیتە کەسێکی جددی. خۆی جددیات لە کۆمەلگای ئێمەدا ئەگەر ئێمە تەماشای بکەینێ گەنجی ئێمە هەنی تۆزێک جددیات تایدا کاڵبووتەوە. هۆکارەکەشی یەکیان بۆ جۆری کەسێتی ئەو گەنجە ئەگەڕێتەوە، هۆکاری تری بۆ ماوەیەکەی ئەگەڕێتەوە، هۆکاری تریشی بۆ ئەو ژینگەی کە لی پەروەردە بووە. جا ئەنجا کە ئێمە باسی پەروەردە ئەکەین، یعنی زۆر شت لە خۆ دەگرێت، هەم ماڵەوە هەم قوتابخانە، دوای ئەوە خۆ پەروەردەکردنیش لە کۆمەلگای ئێمەدا. مەسەلەن کاتێک باسی جددیات ئەکرێتن تعریفە چی نێرینی بۆ کراوە. بۆ نمونە کەسی جددی دائیمەن ئەڵێن کەسێکی دوورە پەرێزە، کەسێکی تووڕەیە. خان بەڵێستراو نین
خۆشویستراونی بالضبط چی گشتی بەشکڵەتی عام بەڵێ لە گەڵ کۆمەلگا دووربەریان خۆشویستراونی تیاکراینەوە لە کۆمەڵگا بەجددی بەڕاستی بەداخەوە زۆر نامۆ دەرەکەوێتن لە ناو کۆمەلگادا ینی ئەگەر کەسێکیش جددی بێت زۆر جاری وهەیە ئەبینین بەهۆی ئەوەی کە دەوروبەرەکەی ئەحمالە جددیاتی خۆی ئەشارێتەوە ڕاستە خۆی بەڕاستی من هەموو شەکان مەسەلەن ئەڵی جددی بوون و دڵسۆزی خەمخۆریەوەوانە هەمووی لێک و شتێک کورتەکەمەوە کە کاکجەمیل ئاماژەی پێدا هەستکردن بە بەرپرسیارەتی ئەنی مرۆڤ هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر وڵاتت خێزانەکەت کارەکەت یعنی هەر شوێنێک بێتن تەنها مەسەلەن حەز بە بەرپرسیارەتی بکەیت ئەی خۆی لە خۆیدا هەموو شەکان ینی کۆ بێتەوە ڕاستی جا من ئەمەوێت هەر پرسیارێکی دیکە ئاراستەی هێوی خام بکەم هێوی خان یعنی چ شتێک گەنج بە دیاریکراوی گەنج چ شتێک بکات تا ببێتە کەسێکی جددی ئەو هەنگاوانە چین مەسەلەن کەلوم بوون بمە کەسێکی جددی ئەو هەنگاوانە چین کە پێویستە من بیگەمە بۆی کە ببم بە کەسێکی جددی ببم بە گەنجێکی جددی پرسیارەکە زۆر جوانە مامۆستا بەفرین ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد ئەویشان بوونی پلانە بەڵام لێرە ئێمە ئەبێ وریای یەک شت بین ئێمە لە چیدا ئەبێ جددی بین باشە بۆ نمونە کەسێک سوورە لەسەر ئەوەی کارێکی خراپ بکرێت ئەمە لێرە لانی نەرێنی جددیە باشە ئەوی تریان مەسەلەن کە باسی ئەوە دەکەیت چه هەنگاوێک دەگریت دەبەر ئەویان پێوەستە بەخۆ پەروەردەکردن و ئەو ژینگەی کە تۆ لی دەژی چۆن بەسەرن خۆتی ئەگونجێنی و چۆن هاوسەنگیەک ڕادەگری لە نێوان جددیبوون و چۆن بڵێن ئەحمالیە یاخود تێکۆشانە لە پێناوە ئامانجێکەوە داینایە بۆ نمونە کەسی وامان هەیە ئامانجێک لە ژیانی خۆی دەئانێت کاتێک کەسێک ئامانجێک لە ژیانی خۆی دەئانێ وەکو ڕواندنی نەمامەک وایە لە ناو ژیانی خۆی ئەو نەمامە لە ناو مێشکی خۆی ئەڕوێنێت کاتێک مرۆڤ نەمامێک ئەڕوێنێت خۆ ئەو کاتەی نەمامەکەی چاند چاوەڕێت سنینەوەی بەرهەمی ئەو نەمامەی ناکە وەکو پێویستی بە کاتەکەی پێویستی بە چەند ساڵەکەیەکەوە تێ بکۆشیت لە پێناوی ئەوەی بەرهەمەشی دەست بکەوی جا گەنجی ئێستا پێتان وانیەکەوە لە خێرایی ڕاهاتیە یعنی حەزی لە شتە خێراکانە ژیانی بە خێرا ئەوێت خواردنی خێرای ئەوێت شتی ئاسانای ئەوێت هەستی خێرای تایبەت لە سەردەمی دیجیتاڵیدا نیشتەکان زۆر ئاسان دەست دەکەون بۆیە جددیاتیش ئەوە شتێکێکە لە هۆکارەکان کەەوە جددیات لە نێو گەنجدا کاڵ بۆتەوەنی خۆی ماڵسە جەمێلەوەنیەمەکە دەست پێەکەین مەسەلەن هەر کەسەکە دەست پێ ئەکات لە هەنگاوی بچووک و بەردەوامەوە دەست پێەکەن بەڵام گەنجیمە بەگشتی وا لێ ڕاهاتیە و کۆی کە ئاماژە پێدا یعنی لە سوڕا لێ ڕاهاتیە ئانێ بە بەردەوامی ئەوێت مەسەلەن ئەو ڕۆدەستی پێکرد بەیانی بگاتە شتەکەی نازانانی ینی هەموو شتێک لە هەنگاوی بچووک و ڕاستی لەسەر سەرکەوتن وایە بەسەر قادر مەچی جا کاک جەمیل پێت وایە مەسەلەن ئامانج تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە گەنجێکی جددی بەرهەم بێنێت چونکە هەر پەڕێزش ئاماژێت بە ئامانجدا تا چەند مەسەلەن کەسێک مەسەلەن ئامانجی هەبێت دەتوانین بڵێن ئەو کەسە جددیە بەڵێ بە دڵنیاییەوە دانانی ئامانج لە ژیانی ئینسانی ئەبیتە هۆکارێک لەوەی ئەو کەسە جددی بیت چکگەر ئینسان ئامانجەشی هەبوو وەحسە وەکو ئەوە کەواترایەک لە ناو دەستی دابی بە ڕێگایکی تاریکدا بڕوە بۆ ئەوی لە پێناوی ئامانجەی خۆشی تێ بکۆشیت دەبێت تەحمل بکات و سەبری هەبێت ئەمە وەکو مسلمان خوای گەورە لە قورئاندا ئەفەرمێت إن الله مع الصابرين خوای گەورە لەگەڵ کەسانەدا کەوا سەبر ئەگرن وە سەبریش ڕێگای پێغەمبەران بوو یعنی هەموو پێغەمبەرانێکەوە سەرکەوتوو بوونە لە بانگەوازی خۆیان سەبر و تەحملێکی زۆریان هەبووە درێژ لە بانگەوازەکەیان بەردەوام بوو لە بانگەوازی خۆیان بەردەوام بوون بە کاتێکی کورت نەگەیشتنە ئامانجەکان کاتە ئینسانی هێشتاش گەنجی ئێستا نابی ئەوەدا پەلە بکات لە بەدیهێنانی ئامانجەکانی خۆی هەر ئامانجەشی لە مێشکی خۆیدانە ڕۆژی پاشی بڵێ دەبیان بەو ئامانجە بگەم مامۆستا پێتوانی ئەو ئامانجێک کە کەسێک بۆ خۆ دیاری دەکات ئەگەر بەشێکی زۆری ئامانجەکەی ئاشکرا بکات لە لای دەوروبەر و هاوڕێ و دۆستانی خەڵکێکی زۆر ساردی دەکەنەوە لە گەیشتن بۆ ئامانجەی خەڵک حەزی نییە تو سەرکەوتوبی خەڵک حەزی لێیە دایمەن بەخۆی سەرکەوتوبی لێشە کاتێکەوە تو سەرکەوتو ئەبی لە دواوە باس دەکەن قەت لە پێشەوە لە ڕوبەڕۆی تو باس ناکەن مامۆستا خۆی یەک ئامانجی گشتگیر هەیە کە ئینسان لە ژیانی خۆیدا دایناوە هەڵی بۆ دەدات ئەوە ئامانجە گشتگیرەکەیە کە دەیەوێت مەسەرەن پێ بگا بەڵام ئەو ڕێگا و تەریقانەی کە هەیەی لە ژیانی خۆی وە دەیەوێت بەو ڕێگایانە بگات بۆ ئامانجە پێم وایە هەموو ڕێگاکانی ئەوە نین کە مەسەرەن لە لای دەوروبەر و دۆست و ڕەفیقان و نزیکانت باسی بکەین باشترە بە شاراوی بمێنێتەوە کەواتە ئەمە
کۆکین لەسەرەوەی مەسەلەن جدی بوون هەنگاوەکە لە هەنگاوەکان بۆ گەشتن بە ئامانجەکان دیلمانجان لێرەدا لە مەسلەی پشگیریکردن لە گەنج و بەدیهێنانی ئامانج خۆی دوو گروپ هەن دژاتی گەنج ئەکەن و دوو گروپیش هەن پشگیری گەنج ئەکەن لە نێوان هەردووکیاندا کەسانێکن بۆ نمونە گەنجی ئەوانەی کە دژاتی بەدیهێنانی ئامانجەکەت ئەەکەن کاتێک تەماشای توان کرد و هەر سوور و بەردەوامی لەسەر بەدیهێنانی ئامانجەکەت دواتر دەڵێن بەڵێ ئەمە ڕاستە هەنی پەشیمان ئەبنەوە لەوەی کەەوە دژاتی توان کرد و دێت چاو لەو لانە باشەی تۆ ئەەکەن کاتۆ ئەتەوێ بەدەستی بهێنی بەڵام لە نێوان ئەوانی ئەو گروپی کە پشگیریت ئەەکەن دوو گروپ هەنە گروپێک کەسانێکن بەڕاستی ئەیانەوە پشگیری بکەن یەکێکیشان تەنها دانەوەی نمایش بکەن مثلا ئەگەر بۆ نمونە من نەبم کاک جەمیل نەیەتوانی بۆ نمونە فڵان شت بەدەست بهێنێتن کەواتە بەفری خانە ئەمەوێت پرسیارێک ئاڕاستێ بە ڕێستان بکەم و کۆی کە ساڵانێکە لە بواری بەروەردەدا ئیشەکەن ئەوەی کە ئەمە یعنی بە بەردەوامی ساڵانە ئەیبینین پۆلی دوازەکانن بەڕاستی بەش بە حاڵی خۆم کە من پۆلی دوازە بووم ینی پلانێکی زۆر تۆکمە دانابوو زۆر بەجددی کارم لەسەر بەدیهێنانی ئامانجەکەمە کریانی لە جددی بووم جددیتر بووم بەڕاستی ئەنی زۆر جار لە ماڵێ دایکم و باوکم پێیانە وتم ینی ئەوانە جددی مەبە ئایا تا چەند جددی بوون کاریگەری هەیە لەسەر پۆلی دوازەکان تا چەند خزمەت بە پۆلی دوازەکانەکات بە حکمەوەی پۆلی دوازەکانیش جیلی گەنجن و بەشێکن لەو پرۆسەیە کە مەسەرەن ئێستا ئێمە دەمانەوە قسەی لەسەر بکەین بێگومان کاریگەریەکی ڕاستە و خۆ و بەردەوامی هەیە لەسەر ئەو ماوە و مدەی کە تێدا ئەو چەند مانگەی کە لە قوتابخانە دەوام دەکەن چکە ئەگەر قوتابیەک بیهەوێ ئامانجێک بەدەست بێنێ مامۆستا جەمیل بیهەوێ بۆ نمونە طبعا ئامانجەکە دیاری کردبێت قوتابی هەیە لە پۆلی دەڕا لە پۆلی دەوە کە سەرەتای قۆناغی ئامادەیە ئامانجی خۆی دیاری کردو دەزانێت کە دەیەوێت لە پۆلی دوازە چی بەدەست بێنێ ئەو کاتە لە پۆلی دەوە بەرنامە بۆ داڕشتۆ چکە بێگومان پۆلی دەش دەتوانێت مەسەرەن هاوکار ببە نمرە بۆیە ئەو لە پۆلی دەوە پلانی خۆی داڕشتووە پلانی هەیە کە دەیەوێت لە پۆلی دوازە بە چی بگا و ئەو مدەی کە پۆلی یازدەی تەواو کردووە هاوینەکەی وەکو هەلێک دەقۆزێتەوە بەکاری دێنێ بۆ خۆ ئامادەکردن بۆ پۆلی دوازدە ئەو جددیاتە کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر گەیشتن بە ئامانجەکەی هەیە بە مەرجێک دوو سێمانجی سەرەتا نەبێت و تووشی ساردبوونەوە نەبێت چکە بەڕاستی زۆر قوتابیمان هەیە کە پۆلی دوازدەیە لە سەرەتادا گەرم و گۆڕ بەڵام لە کۆتاییەکەی سارە بێتەوە قوتابیمان هەیە لە پۆلی یازدە هێشتا تاقیکردنەوەی وەرزی دووەمی پۆلی یازدەی نەکردووە کە بیر لەوە دەکاتەوە لە هاویندا چۆن ئامادەکاریکە بۆ پۆلی دوازدە ئەوە پێم وابێت کەمێک پێشخستنی بابەتەکەیە بەڵام بەڕاستی جددی بوونەکە پێم وایە ئەوزە تەڵە بەشمان هەیە کاتی خۆی تەرخانەکە لە ئەوەیەکەوە ئەو دەرسانە بخینی بەڵام ها ئینگلیس بەندەچی هەیە لەی کوالیتی نوت کوانتیتی چۆنیەتی گرینگە نەک چەندێتی تەڵەبەمان هەیە کاتەچی زۆری تەرخان کردی لەوەی دەرسەکانی بخۆی بخینی لە ماڵە بە کەسێکی جددی ئەناسرێ بەڵام لە هەمان کادا ئەو ڕۆشتێ لە ژۆرە لە سبەینێ سعات بۆ منە لە دوایەوەی کە لە دەوام دێتەوە لە سعاتی یەکەوە دەستی بە دەرسکردی هەتا دوازدەی شەو لە ژۆرێ دەرسی ئەخوێنیت بەڵام لەبەرەوەی میکانیزم و جەدوەلێکی تایبەت لە بۆ خۆی دانەنایە ئەوە کاتێکی زۆر بە فیڕۆدات و زۆر بە فیڕۆدات و ناگاتە ئەنجامەی دروستیشکەوە و ئامانجەی لە بۆ خۆیدانە بەڵام لە هەمان کادا تەڵەبەشی دیکەمان هەیە بە 2 ساعتی لەوانەیە بەشی ئەو ڕۆژەوی هەمووی دەرسەکەی خۆی کۆنتڕۆڵ بڵین ئەوەش جیاوازی تاکەیاتی لێ لە دەور دەبینێ کەس هەتا کەس فەرقی هەیە ئەو پلانێک دەبێت پێویستە لەگەڵ کەساتی کەسەکە گونجاو بێ و تاکید هەموو کەسە گۆڕە جیاوازی هەیە لەگەڵێکترا خی گەورە زۆر زارمەڵین خی گەورە پەنجەکانی دەستی هەمووی وەشی یەکدی دروست نەکردێت کەواتە چ جا ئەوەیەوە کۆمەڵە کەسێکی دروست کرد بێت زۆر جەمیل مەسەلەن پلاندا ئەنرێت پلانەکە لە سەرەتادا گەرم و گوڕانی جێبەجێ ئەکا بەڵام دواتر سارد ئەبێتەوە کاتێک مەسەلەن من چۆم بۆ زانکۆ ڕۆژێکیان گەڕامەوە بۆ ئەو قوتابخانەیە کە لەی پۆلی دوانزە بوو جا کۆمەڵێک ڕێنمایی لەسەر دیوارەکانە نووسرا بوو لەسەر ئەیفۆڕێکی گچکە بە دیواری قوتابخانەکەیە هەڵواسرا بوو ئەوەی یعنی کە تا ئێستا لە نێو بیرەوەریم داماوەتەوە وەکو نمونە ئەهێنمەوە نووسرا بوو شتەکان زۆر بە جددی وەرمەگرە ئێمە عنی لێرە بە شوەیەکی پۆزاتیڤانە باسی جددیت ئەەکەین بۆیە لێرە لای من ئەوە پرسیارە بەڕای ئێوە یعنی جددیات وەک ئەوە بێت تۆ شتێک زۆر بە توندی بگری بەڵای من ئەمن پێم وایە جددیات بەردەوام بوونە نەک توندگرتن ها جددیات وەکو ئێستاگەر دڵۆپێک باران سا بکەیت کاتێکەوە دڵۆپێک باران ئەکەوێتە سەر بەردێک ئەتو پێت وای ئەو دڵۆپە هیچ کاریگەریەشی نییە بەڵام بە تێپەڕبوونی کار لە بەرەوەی بەردەوامە بەردەکە کون ئەکە ها بەردەکە لە کاتێکدا بارانەکە چەندێک نەرمە بەڵام بەهۆی ئەوەی بەردەوامە وای کردووە
کون ئەکات و بکاتە. گۆڕانکاری لە شێوەکەی دروست ئەکا. بەڕاستی من پێم وایە دەبێ حەدی وەسەط وەربگیرن یعنی لەو نێوەندە حەدی وەسەط وەرگیرێت نە ئەوەندە کو بڵێ بەتوندی وەریگری نە ئەوەندەش مەسەلەن ئەها کو بڵێ ئیمالیەکەی وەریگریم. جا بەفری خان ئضافەتەن لەسەر قسەکانت ئەنی کاتت هەیە لە پۆلی دوازەوە ئامانجەکان بەش بە حاڵی خەم لە پۆلی یەکی بنەڕەتیەوە ئاماجەکەم دیاری بۆ الحەمدولیلاش پێگەیشتم و بەڕاستی ینی هەنگاو بە هەنگاو ئیشم بۆ یەکرد بەڵام هەندێک جاروکۆی کە ئاماژەتان پێی کرد هیوی خامتی ساربوونەوە هەیە تا چەند مەسەلەن پەروەردە ڕۆڵی هەیە ڕۆڵی پەروەردە چۆنە نرخێنن لە پێگەیاندنی گەنجی جدی ئایا پەروەردە ئەو ڕۆڵە کاریگەرە ئەبینێت بۆ پێگەیاندنی کەسێکی جدی یاخودنا خۆی پەروەردە چەند شتێک دەگرێتەوە یەکێک لەوانە مامۆستایە کە با بڵێن لە چوار خاڵ تێ ناپەڕا لە چوار کەس یعنی خۆ با بڵێن لە چوار یەکیان قوتابیە ئەوەی تریان مامۆستایە ئەوەی تریان پرۆگرامی خوێندن و ئەوەی ترشان شوێنەکەی وەکو مؤسسەکە خود دامەزراوەکە کە قوتابخانەیە بەڕاست هەرێکێک لەوانە ڕۆڵی خۆی هەیە بەڵێ هەم دامەزراوەکە ڕۆڵی هەیە هەمش پرۆگرامی خوێندن کە چۆن دادەڕژرێەوە چۆن ئەبدەیتی بۆ دەکرێتەوە ساڵانە بەسەر گۆڕانکاری بەسەردادێ ئەوانە کاریگەری بەڵام ئەو قوتابیە بەڕای من کاریگەرترین شت بۆ قوتابی کەساتی و پێگەی مامۆستایە چونکە مامۆستا پێشەنگە لە ژیانی قوتابیدا کەسێکە ڕۆژانە دەیبینێت و هەست و کەوتەکانی قسەکانی ڕفتارەکانی مامۆستا لەبەرچاوێتی بۆیە بەڕاستی پێشەنگبوونی مامۆستا لێرە ئەمە وەکو مسلمان پەروەردەیمە لە دینەوە سەرچاوە ئەگری ئەو جاگەر بگەڕێنەوە لۆ دین ها پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموودە چییە فەرمێت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته إلى آخره هەمووتان بەرپرسن و هەمووشتان لێ پێچنەوەتان لەگەڵەکرێ بەرامبەر بەو بەرپرسیارەتێکەوە لەسەر شانتانە وجا گەنجیمەوە تێگەیشتیە کە ئیلا دەبی وەزیفەیەک یان پۆستێکی هەبی هەتاکو پێی بڵێن بەرپرسیت هەم لە کاتێکەوە خوای گەورە ئەو ئینسانەی خەلق کردیە جستێکی ساغ و سەلامەتی پێدا ئەدی ئەوەش بەرپرسیارەتی ناکەوێتە سەرشانی ئەو نەفسە بەتەئەکید ئەو گەنجە دێت لە سبەینی هەتا ئێوارێ بۆ نمونەگەر هیچ ئیشەشی نەبیت خۆی بە تەلەفۆنەوە خەریک ئەکا خەریکی سۆشیال میدیایە ها پێی وایە ئەگەر ڕستمەک بگری لە تیکتۆک بڵاوی بکاتەوە یان لە ئینستاگرام یان لە فەیسبوک هەر تۆڕەش کۆمەڵایەتی بڵاوی بکاتەوە ئەوە کار و چالاکێکی زۆر باشی کردێت لەو ڕۆژەدا بە ڕۆژ نووسە بە شەوێ بە خەبەرە ئەوە زەرەر و زیان بەچ ئەگەینی بە جستەی خۆی گەینی کا بەرپرسیارەتێک بخرای بێتێ سەرشانی دوور ئەکەویتەوە لەو بەرپرسیارەتێکەوە لە بیدایەتەوە لۆی دروست کرایە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای گەورە مرۆڤ جنۆکەی دروست کرێت لەوەی عیبادەتی خوای گەورە بکەن ئەوجا عیبادەت هەرەوە نییە تو نوێژ و ڕۆژی بکەیت عیبادەت ئەوەی لەگەڵ داکو بای خۆت باش بیت بە گوێیان بکەیت گوێراڵیان بکەیت هاکە بابت لۆ منە تو ئێواران گەنجێک ئەچیتەوە ماڵێ بابی پێڵێ کوڕم ئەو شۆ مەچۆ دەرێ مەچۆ کافترێ وەرە دەرس خۆت بخینە هیچ قسەی بابی خۆیوەلا ئەنێت و شەوەکەی هەمووی لە دەرێ بەڕێجەمیل پێت وانە ئەو پەروەردەیە کە تۆ باسی دەکەی و ڕۆڵی خێزان و دەوروبەر لە تەمەنێکی زۆر کەمەوە دەست پێ دەکات ڕاستی ئەوە ئەو نمونەی کە جەنابەت هێناتەوە کوڕێک کە گەیشتوێتە تەمەنی 18 ساڵی یاخود بەرەوسەرێ 16 ساڵی بەرەوسەرێ تازە بە تازە باوکی بڵێ مەڕۆ بە کافتریا پێم وایە کاتەکەی تێپەڕی وایە سوودی وەک پێویست لە کاتەکەی وەرنەگرتووە چکە بەجددی ینی منداڵێکە 4 ساڵە تێدەگات تۆ پێی بڵێ نابێ ئەویان غەڵەتە لەو نایە تۆ تێدەگات بۆیە لەو کاتەوە پەروەردە دەست پێ دەکات ناکە ئەو کاتێک کە تازە تەمەنی بەرەبەرە ڕاحەتێکە دەپەڕێنێ و بەرەو گەنجی دەچێت ئەو کاتەی تر سوودێکی نابێ جا هیوی خانمەوێت پرسیارێک لە تۆ بکەم مثلەن لە نێوانی ئەوەی کە مامۆستای گەنج و مامۆستای بەتەمەن زۆر جار مەسەلەن کە من لە زانکۆ بووم پێم وا بوو کە ئەو مامۆستایانەی لە ڕووی تەمەنەوە مەسەلەن تەمەنێکی بچووکتریان هەیە داهێنەرترن باشە یان مەسەلەن جوانتر ئەتوانن ئەرکەکانیان ڕابپەڕێنن ئایا لە ڕوانگەی تۆ بە هیچ جیاوازیەک هەیە مەسەلەن لە لێوانی مامۆستای گەنج و مامۆستای بەتەمەن لە ڕووی جدیاتەوە لە ڕۆی جدیاتەوە من پێم وایە مامۆستای گەنج جدیترە بۆچی چونکە ئەزمونێکی نوێەکە دایمەن ئێستا ئێمە ئازانین ئەو مامۆستانەی سەرەتاوانە بێژ بوون هەمیشە ئەوانەی بە تایبەت لە ناو شارە بوون هەوڵیان ئەدە خۆیان جدیتر بنوێنن بۆ ئەوەی ئەو شوێنەی کەلەی داوامەکەن بمێنەوە بەڵام مامۆستایەک کە میلاک بوو چونکەەوە هەستی ئەکرد یعنی میلاکی شوێنەکەی و یعنی جێگاکەی مسۆگەر کردووە زۆر جار ئەهمالی لە کارەکانی خۆیاکە زۆر جار ئێمە گوێبیستی ئەوە بین ئەڵین فلانە کەس
ئەوە 10 ساڵە 15 ساڵە مامۆستای و ئەزمموی هەیە بەڵام ئایا هەموو ئەزمونێکی باشە ئەو خاڵە زۆر لەوانەیە 15 ساڵ بێ هەمان هەڵی دووبارە کرد بەڵێ چونکە ئەزمموی باشمان هەیە و ئەزممویەکیشمان هەیە هەنی ئەزمونێکی خراپە مەسەلەن وەکو بیر و باوەڕێک وەکو قەناعەتێک تاوا قەناعەتی وایە من ئەبێ لەسەر ئەم سیستەمەیە بڕۆم ئەنی هیچ حەز ناکە بۆ نمونە نوێگەریەک لە پەروەەر سیستەمێکی نوێ تاقی بکاتەوە بە شوەیەکی نوێگەری ڕێگای نوێ تاقی بکاتەوە هێفی خان لەسەر ئەوە قەوسەکەم بدەیە نەکەر مامۆستا تەنانەت دکتۆریش سیرکە کاتێک دەڕۆی بۆ لای دکتۆر هەندێک دکتۆر هەیە مامۆستا ینی زۆر بە ئاسانی قەرار لەسەر پێش ئەوەی کە تەشخیصی تەواوی نەخۆشەکە بکات زۆر بە ئاسانی قەرار لەسەر عیلاج یان کۆمەڵێک فۆرسات و ئەوانە دەدات بۆیە ئەو بابەتەش زۆر گرنگە کە ئێستا دەمامۆستایان قەناعەت بەوە بێنن کە ئێستا لە سەردەمی ژیری دەستکرد و تەکنۆلۆژیا و ئەو پێشکەوتنی ئێستا دنیا بەخۆی و بینیوە پێویستە هەمومان لە بەردەوام ئەبدەیتی خۆمان بکەینەوە شتی نوێ فێربین بۆ فێر نەبم پێم وایە مامۆستا دەبی وچی درەختە چیوابی هاکە لە پاییزان درەخت گەڵاکانی خۆی ئەوەرێنیت مامۆستاش کە ساڵێک لە ساڵی خوێندنی کۆتایی پێهات دەبی ئەو علمێکەوە خوێنیت ئەو خراپیانێکەوە هەبیەوەچی ئەو گەڵایەنە بیوەرێنیت ساڵی دابێت کە داوام دەستی پێکردەوە وەکو بەهار زارێکی دیکە ببوژێتەوە بە گەڵای نوێ بێتەوە ناو پرۆسەی کاک جەمیل ئەگەر تۆ دیقەتە دابیتێ یعنی کەسێک کە خوێندنی تەواو کردبوو هەمیشەوە بیریان ئەکردەوە مەسەرەن من خوێندنم تەواو کرد تەواو بووم بە هەموو شتێک چونکە جارانەوە بوو بە پۆلی دوانزەیان ئەوت تەواو ئەم ساڵ خۆت ماندوو بکە ئیتر ئیسراحەتەکەی بەڵام ئەو ئەچێتە ناو ژینگەیەکی علمی جیاوازتر کە زانکۆیە ئەچێتە ناو بەسەرەن هەر پۆلی دوانزەی کە ئەچێت بۆ بەشێک ئەچێتە نێو وردەکاری بابەتەکانەوە ئەوەی کە لە 11 خوێنێ بە شێوەیەکی چۆن بڵێن تەنها زانیاری سەرەتاییە بەڵام لە بەشەکانە قوڵ ئەبێتەوە بۆ لایەنە علمیەکەی ئەنی کە دەچنە ناو واقعەکە بەو شێوەیە نییە بۆیە کە زانکۆکەش تەواو ئەکا دەڵێ ئیتر تەواو من بووم بە هەموو شتێک ئیتر پێویست ناکە مەسەلەن کۆتایی پرۆسەکەی ئەسڵەن من مامۆستایەکم هەبوو لە زانکۆیە ئەیوت لە دوای بەدەستهێنانی پرۆفیسۆرێتی تازە علم دەست پێ ئەکە تازە خۆ پێگەیاندن دەست پێ ئەکە ناوەک مەسەلەن ئیتر من زانکۆم تەواو کرد تەواو بووم بە هەموو شتێک هەموو علمێکم پێەیە ئەو جاو کەسێکەوە پێی وایە پاش ئەوەی کەوا زانکۆی تەواو کرد هەموو شتێک ئەزانی ئەوە نەزانە شوێن نەزان پێی وایە زۆر زانایە بەڵام زانە هەرەی هەرچەند ئەمن بزانم زیاتر نەزانم وازان هیچ نەزان ڕاستی لە زانکۆ هەڵدانەکان دەست پێکات ینی لە زانکۆ هەڵدان دەست پێکات لە دوای زانکۆشی دێ مەسەلەنەها کاروانی زانست و زانین بەردەوامە بێت ئایا کۆمەلگا ئەتوانێت گەنجێکی جدی بەرهەمبێنێت یاخودنا چۆن بڵێ فاکتەرەکان چۆنت تاوەکو گەنجێکی جدی بەرهەمبێنە بەڵێ بە دڵنیاییەوە کۆمەلگا دەورێکی زۆر ئەساسی هەیە لە بەرهەمهێنانی گەنجێکی جدی چکە کۆمەلگا وەکو خاکێکی بەپیت وایە ئاگەر خاک هەرچەند بەپیت بی بەروبوومەکەی جوانتر و گەشتر ئەبی ئەگەر خاکەکەش بێپیت و بێفەربیت ئەوە بەروبوومێکی جوانی پێشکەش ناکە کۆمەلگای ما ئەگەر بێت و ئەمە لە باز بکەین لە سۆران بگرینەوە چکە ناوچەیەکی زۆر فراوان نییە و زۆر پێشکەوتنی ئەو تۆی تێدا ڕوونیەدا وەکو لە شارە گەورەکانی وەکو هەولێر و سلێمانی ئەوانە شەریکات و کۆمپانیا ئەو شتانەی زۆر بوونی هەلی کاری کەمترە گەنجی مە زیاتر ڕووی دایتە بێئیشی یعنی زۆر بەرەو چیە بەرەو بێئیشی ئەڕوە خەریجێکمان هەیە زانکۆی خۆی تەواو کردی هەرچەندە زۆر جدی ئەوائل بووە لە زانکۆ ئێستا بێئیشە و لە ماڵی دانیشتە هەلی کاری لۆ نەڕەخسە ئەو گەنجە ئەوەندە ماندوو بۆ ئەوەندە ماندوو بووە هەموو هەوڵ و ماندووبوونەکەی خۆی لەبەر چاوەڵێ من هیچم ئەوەندە ماندووم هیچ بەرهەمێکم بەدەست نەینە ئەو جارە هیچکە جدی نابم هیچکە ناخوێنم ڕووی ئەداتە دێتە دەرێ هەر خەریکی سۆشیال میدرا هەر خەریکی خەوتنە هەر خەریکی بەسەربردننی کاتەکانی خۆیتی بێ ئەوەی هەز بە بەرپرسیارەتی بکە بێ ئاگا لەوەی کەواتەمەنی ئەڕوات و ئەڕوا بەرەو خۆناگەچی دیکە هەستەکەم بەڕاستی مەسەلەن خودی گەنجەکانیش بەرپرسیارن بەرامبەر و حاڵەت ئێمە لە سۆران چەندان گەنجمان هەیە کاری خۆبەخشیەکات نەوەستاوە بەڕاستی و ڕۆژانە ژەرفەتی کاری بۆ دێت ینی ئەوە مەگەرە تو لە ماڵێ دابنیشینەوەڵا هیچ زەرفەتەی کار بەتەکید بەڵام گەر خۆت سەلمان ینی وجودی خۆت سەلمان لە کۆمەلگاجا لە سۆران بی لە هەولێر بی سلێمانی بی لە هەر شوێنێک وجودی خۆت سەلمان ئیدی بەڕاستی هەستەکەم دەرفەتەکان خۆی ینی بەرەو ڕوت کەسەکە بەخۆی هەبیت کورتە ڤیدیۆیەکم بینی زۆر کاری تێکردم بەڕاستی زۆر پێم عجیبم بۆ کورتە ڤیدیۆ یەکێک لەو ڤلۆگەرانێک کە ئێستا با بڵێن بەناوبانگە و چەند کورتە ڤیدیۆیەکی سەرنجڕاکەشی هەیە کە بەڕاستی خەڵک زۆر سوودی لێوەرگرتووە یەکێک لە قسەکانیدا دەڵێت گەنجی ئێستا لە سەردەمی ئەمڕۆدا
ئەگەر ئیشێکی بدەی بە 500,000 لەگەڵ وایفایەک چیتری ناوێت ڕاستە بەسێتی کافێ بووی وایفایەکی هەبێت لە شوێنی کارەکەی لەگەڵ 500,000 موچەیەکی 500,000 کە بەڕاستی کە تۆ خاوەنی موچەیەکی جێگیر و سابت بووی بەبێ گۆڕانکاری بەبێ بەرەو پێشچوون مانای ئەوەیە کە تۆ لە قیمی هەژاری دای تۆ ئەو کاتە سلمانودە کە تۆ هەژاری و هەژاریشت قبوڵە لە جدیاتە بۆ نمونە ئەبینین جاری وهەیە گەنج هەیە لە قسەکردنا جددیە بەڵام لە کردارە جددی نییە یان جاری وە هەیە خەڵکی ئێمە ئەوەندە گوێ بە قسەی دەوروبەرەدا ئەوەندە قسەکان بە جددی وەرە گرت بۆ نمونە لەم بەرنمەیەدا کە ئێمە ئێستا قسە ئەەکەین ڕەنگە قسەیەکی ئێمە ببێ بە مانشێتێک و بڵاو بکرێتەوە بەڵام ئەبینیت کۆمەڵە کۆمنتێک بێ ریدان گەنجی خاوەنتوانەمان هەیە لە ئەوە هەندێک قسەی خەڵکی بەجددی وەرگرتووە قسەی کۆمنتی نەرێنی بەجددی ئەگەر هەرێکێک لە ئێمە لەو چوارەمان بەڵێ بیرمان لەو بکردایەتەوە کە کۆمنتێکمان بۆ دێ یا قسەکانمان کە دەبڕێن یا خود مۆنتاژ دەکرێن و لە سۆشیال مدیا و قسەکانی زۆر بەجددیان وەرگرتووە لە پلتفۆرمەکانی سۆشیال مدیا بڵاو دەکرێنەوە ئەگەر بیرمان لەو کردایەت و ئێستا لێرە دانە دەنیشت ڕاستە برادران دەستەکانتان خۆش زۆر زۆر خۆشحاڵم بەڕاستیم زۆر گفتگویەکی کراوە و پرسێژ و بە پێزمان کرد کاتی پرۆگرامەکەمان کۆتایی هاتووە بەڕاستی ئەمەوێت کۆتا پەیامی هەر یەکێکتان وەرگرم زۆر زۆر بە کورتی لە هێبیەوە دەست پێکەم گەنجی جددی ئەبێ هاوسەنگی خۆی بپارێزی دەبێت بزانێت لە چیدا جددی بەڵام ئێمە ئەبێت تێگەشتێکی ئەرێنی بۆ جدیاتمان هەبێ چونکە جدیات واتە ڕێزگرتن لە خود و واتە هەڵگرتنی بەرپرسیارەتی هیوادارم بکەینە کللتور و بڵاوی بکەینەوە ئەو بەرنامێش سوودێکی بچوکی گەیان دەبێ و پەیامێکیش بگەین بۆ کەسانێک کە جددین هەرچەندە خۆشویستراوشنین بەڵام ئێمە خۆشمان دەوێن وایە ئەمنیش پێم وایە ئەو کەسانێکەوە جددینین پێویستە لەمە دواتستی بن بۆەوەی توا سەرکەوتو بن چکە ئەو کەسێکەوە سەرکەوتووە ڕۆژێک لە ڕۆژان هەر شکستی هێنابێ بەڵام یەک جاردیکە هەوڵی دایتەوە کەواتە بۆەوەی کا ببێ کەسێکی جددی و سەرکەوتو پێویستە لە هەوڵدان بەردەوام بیت دەستەکانتان دەست خۆش بێت زۆر زۆر سپاس سپاس بۆ چەناشن سپاس بۆ